خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا هێزولانە سیاسیەکان سەرقاڵی بانگەشەن بۆی بتوانن زۆرترین کاندیداکانیان بنێرنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە چوارچەوەی هاوپەیمانی کوردستاندا لە ئێستادا سەرقاڵی بانگەشەن و دەیانەوێت بە دەنگدەر و لانگرەکانیان بڵێن کە یەکێتی و گۆڕان و بەتایبەتیش هاوپەیمانی کوردستان ضرورەتێکی حتمیە بۆ عێراق و بۆ هەموو پێشاتانەی کە لە ئایندەدا دێنە پێشەوە. بەشێک لەو کەسانەی کە کەسوکار و کەسە هەرە نزیکەکانیان کردوتە قوربانی ڕێبازی حزبایەتی و بەتایبەتیش لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە بە حزبی شەهیدان ناو دەبرێت لە ئێستادا سەرقاڵی بانگەشەکردنن. پرسیارەکەی ناخۆ پلان و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتی خەڵک چییە؟ لە ناو گرفت و کێشەکانی هەرێمی کوردستاندا ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە بێت؟ لە پێشاتەکانی عێراقدا ڕۆڵی یەکێتی چییە بێت؟ پانۆڕامای ئەم شەو بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز عوسمان بانیمارانی تێکۆشەری دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان و فەرماندەی یەکێتی، هەروەها لە قەزای چۆمانەوە لوقمان وەردیز یەکێتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستانمان لەگەڵم. کا عوسمان زۆر سپاس بۆ دەرفەتە. من ئەبینم بەڕێستان هەمووکو سەرکردە و تێکۆشەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر و ئەوەی کە حزبەکەت بانگەشەی تیا ئەکات جم و جۆڵێکی زۆرت هەیە و ئەتەوێ خەڵک بێنیتە سەر سندوقەکانی دەنگدان بۆ حزبەکەت. ئەمە لە چیەوە سەرچاوەی گرتووە؟ ضرورەتی ئەمە لە چیدایە؟ سپاس بۆ ئێوەش. دیارە هەربژاردننی ئەو جارە هەربژاردننی پێشوەختەیە لە ئەنجامی ناعەدالەتی لە شێوەی بەڕێوەبرنی ئیدارە هەم لە کوردستان و هەم لە ناوەند بە تایبەتی لە ناوەند لە ئەنجامی خۆپیشاندانەکانی گەنجان و خوێندکاران ئەو خۆپیشاندانانە وای کرد کە هەربژاردننی پێشوەختە بێتە کایەوە. لە کوردستان بە تایبەتی ئێستا ئەمە پێمان وایە ئەو هەربژاردنە لە دوو خاڵی زۆر گرنگ پێویست دەکا هەڵوەستەی لەسەر بکرێ. یەکیانەوەیە بەڕاستی لە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جۆرێک ناکۆچی هەبوو لە ماوەی ڕابردوو و هەموو لایەکیش باز لەوە دەکەن حزبەکە حزبی گەلە، حزبی هەموو خەرکی کوردستانە، بۆیە ئەگە لە حاڵەتێکدا لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەرەوەش کێشە هەبی لەبەرەوەی حزبەکە حزبی هەمووانە، لەو کاتە زەرورە هەموو ئەندامان و دۆست و لایەنگرانی یەکێتی بەبێ جێدانە کێشە و ململانەی سەرەوە بێنە مەیدان و بەبێ ئەوانیش هەوڵ بدەن لیستی هاوپەیمانی کوردستانی کە لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە حاڵەتی ئێستاڕا پێک هاتیە کە زەرورەیەکی هەنووکەییە بۆ ئەو قۆناغە. خاڵی تر دوای بەڕێوەبردننی حکومڕانی لە ماوەی دوور و درێژ لە کوردستان ئەوە دەرکەوتووە کە ئێمە لە هەر لە شوێنی خۆمان مراوەغە دەکەین. دیارە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستاوە پێی وایە لەسەر دوو قاچ هەنگاو بنێ. یەکیان دروستکردنی هاوپەیمانیە بۆ هاوتاکردنی هێز لە کوردستان بۆ ئەوەی ئەگەر لە کوردستان کورسەکانی هاوتا بکە بتانین ئەو یاسانەی لە پەرلەمانی کوردستان دەردەچی وها بکەین لە خزمەتی خەرک بی. ئەگەر خەرکی کوردستان دەنگ بدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو یاسانەی لە بەرژەوەندی شەخسی و حزبیە بگۆڕدرێن بکرێن بۆ بەرژەوەندی خەرکی. و هەروها لە بەغداش یەکێتی پێویستە سەنجی هەبی. ئەگە خەرکی کوردستان دەنگ بدا بە یەکێتی هەوڵ دەدا لە پەنای
مافەنەتەوەییەکان و لە پەنای مافە نیشتیمانیەکان بۆ جێڕانەوەی ناوچە ناکۆچی لەسەرەکان و لەگەر ئەوەشدا ژیان و گوزەرانی خەڵک چاک بکە، موچەی ئێرە و بەغدا هاوتا بکە، نەفت و بنزین هاوتا بکە، فرۆشتنی نەوت شەفاف بکە. بۆ ئەو مەسەلانەش فعلەن دەبێ فعلەن خەڵک دەنگ بدا بە یەکێتی و یەکێتی کورسیەکانی و سوخلی لە بەغدا هەبی بۆ ئەوەی ئەو مافانەی لە دەستوری هەنووکەی عێراق سەلمێنراوە بەڕاستی بە درێژایی مێژووی گەلی کوردستان ئەوەندە مافە لە دەستور بۆ گەلەکەمان نەسەلمێنراوە. پێویست بەوە دەکا کەسێک هەبی لایەنێک هەبی لە بەغدا ئەو مافانە لە ڕێگای وتوێژ و لێک تێگەویشتن بۆ گەلەکەمان بەدەست بێنی، شان بەشانی مافەنەتەوەیەکەمان دەستکەوتەکانیشمان لە دەستور بەدەست بێنی. یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بارەوە هەنگاوی جددی دەنێ ئەگەر خەڵکی کوردستان دەنگ بدا بە یەکێتی و یەکێتی ئەو خاڵانە جێبەجێ دەکا لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانە. ئەوە زەرورەتێکە بۆیە هەمومان هاتینە مەیدانەکە بۆ ئەوەیە قۆناغە خراپەی ئێستای حکومڕانی دەرباسکەن بۆ قۆناغێکی لەوە باشتر. بەڵێ کا عوسمان زەروریەتی یەکێتی کە بەڕێزت باست کرد کە پێویستە ئەوە کاک لوقمانیش ئامادەیە کاک لوقمان بەخێر بێ. کاک عوسمان باست لەوە کرد کە یەکێتی گرنگە و زەڕور یەکێتی بە قورسایەکی گەورەوە لە بەغدا وجودی هەبێت. لە ڕابردوودا چیتان پێشکەشی پرسەنەتەوەیەکان پرسە نیشتیمانیەکان کردەوە بۆ خەڵکی کوردستان تاکو ئێستا ئەو گرنگیە بە خەڵک بڵێن؟ دیارە خۆتان دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان پشو درێژە لە دانووساندن و پەیتا هەوڵی داوە فعلەن لە شانبەشانی دانووسان لەسەر وەرگرتنی مافەنەتەوەیەکانی میلەتەکەمان و مافە دەستوری و مافە ژیانی هەنووکەیەکانی بەدەست بێنی. ئێمە فعلەن بۆ مەسلەی مافەنەتەوەیەکان خۆتان دەزانن لە سەرەتای هەربژاردننی یەکەم لە کوردستانەوە هەموو خەرچی کوردستان دەزانی شیعاری یەکێتی نیشتیمانی کوردستان مافی چارەی خۆنووسین و فیدراالیەت بووە بۆ خەرچی کوردستان. بەڵام لە بەرامبەردا لایانی ترکە باسی ئێستا باسی ڕیفراندۆم و سربەخۆیی دەکرد لە ماوەیەک و فعلەن شیعاری وان ئۆتۆنۆمی بوو. ئەوە لای هەموو خەرک فعلەن ئاشکرایە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ وەرگرتنی مافە نەتەوەیەکان ڕچەشچێنە و لە زۆربەی ئەو خاڵانەی کە ڕچەشچێنە و هەنگاوی بۆ ناوە یەکێتی لە یەکەمەکانە بۆ وەرگرتنی مافەنەتەوەیەکان. بەڵام بەداخەوە بە دروستبوونی چەندین زروفی نالەبار و پێویست ناکە ئێستا لێرە باسی بکەین وای کردیە دەنگەکانی یەکێتی لە کوردستان کەمی کردیە، لەوەتەی دەنجی یەکێتی کەمی کردیە هاوسەنجی نمایە، لەوەتی هاوسەنجی نمایە دێموکراتی نمایە، لەوەتی دێموکراتی نمایە موچەی خەڵک دەبڕێ، لەوەتی دێموکراسیە نەمایە فعلەن ژیانی خەرک ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەچی. بۆیە خەرک ئەگەر دەنگ بدا بە یەکێتی ئەو هاوسەنجە دەگەڕێتەوە و مافەنەتەوەیەکانمان باشتر پێی لەسەدا دەگیرێ و هەمومان بەیەکەوە بەهێزتر دەبین، ژیانی خەڵک باشتر دەکرێ و یەکێتیش بە بەردەوامی فعلەن پشو درێژە لە دانووسان و لە وەرگرتنی مافەکانی میلەتەکەمان بەپێی ئەو مادانەی لە دەستوری عێراق سەرمێنراوە بۆ میلەتەکەمان. ئەوانە هەمووی خاڵی ڕون و ئاشکرانە کە لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان کاری لەسەر کردووە. بەڵێ کا عوسمان باس لە هاوسەنجی هێزەکەن، بەڵام سەرکردایەتێکی پارتی دموکراتی کوردستان باسی لەوە کردووە ئەگەر پارتی یەکەم نەبێوان دەست بۆ شەڕی ناوخۆ بن. مەسەلەن هاوسەنجی هێزەی ئێوە بۆچیە بۆوەیە شەڕی ناوخۆ دروست بکەن یان ململانەیەک بێ لە پێناو خزمەتی خاک و خەڵک؟ بەداخەوە ئەو برادەرەی پارتی نازانم پشت بە چ دەبەستی ئەگەر دەنگنێنی شەڕی ناوخۆ دروست دەبی. بە ئەوە تەسەور دەکەم لەوانەیە
لەنا یعنی قەنەعاتی وانەبی نازانم ڕەنگە هەر بۆ حەملە ئەو قسەی کردبی دەنا ئێمە قەت پەنا نابین بۆ شەڕوە شەڕمان حرام کردیە شەڕی کورد بە کورد بەدەستی کورد کوشتنمان حرام کردیەوە قەتیش بۆی ناگەڕێینەوە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە ئەو مەسەلە دەرباز و کۆتایی پێهات و ڕۆیشتیە مەسلەی شەڕ ئێمە پێمان وایە سندوقی دەنگدان سەنجی مەحەکە هەم بۆ هاوتاکردن و هەم بۆ یەکلاکردنەوەی دەنگەکان ئەگەر حزب تەبیعیە حزب خۆ جەماوەرەکەی تاقی بکاتەوە جار هەیە دەنگ کەم بینی جار هەیە دەنگ زیاد بینی بەرز و نزمی بکە ئەوە نیشانەی دێموکراسیەتە نیشانەی بڕوا بەخۆبوونە نیشانەی بڕوابوونە بە دێموکراسیەت ئەگەر حزبێک هەر بە بەردەوامی پشت بەوە ببەستی ئەگە ئەو دەنجی یەکەمنینی شەڕ دروست دەکا یان هانا بۆ ناپاچی ببا لە هەربژاردن ئەوە نەتیجەی بەڕاستی قەت نابتەنوێنە لە ڕاستەقینەی خەڵک ئێمە تاکە ڕێگای کە ئێستا لە پێشمانە وە لە داهاتوش بە تەماینە هەروە بکەین تەنها ئێمە ڕێگای هەربژاردنە هەموو کێشەکان لە ڕێگای سندوقی دەنگدان یەکلا بکەینەوە ئەو خاڵە ناکۆکیانەی لە بینمانە لە ڕێگای هاوتاکردنی هاوسەنگکردنی هێزەوە بتانین یاساکان لە پەرلەمانی کوردستان لە بەرژەوەندی خەڵک دەربچوێنین و هەوڵ بدەین فعلەن لە هەموو بارێکەوە کار بکەین یاساکان لە خزمەتی خەڵک بن کە ئێستا چەندین یاسا لە پەرلەمانی کوردستان بەقەت باڵای حزبەکان دوورایە چۆن بۆ حزبی دەسەڵات باشبی یاساکان وا دەردەچن لەبەر ئەوەی کورسیان زۆرترە و یاساش بەدەنگ تێدەپەڕێندرێ هیوادارم خەرکی کوردستان و شیار بنەوە ئاگان لەو مەسەلەیەبی دەنگەکان بە خەسار نەدەن بستنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆیان بدەن بۆ ئەوەی بتواندرێ یاساکان لە بەرژەوەندی خەرکی کوردستان گۆڕانکاریان پێ بکە. بڵێ کا عوسمان لەگەڵمان بمێنەرەوە گەڕێمەولات کاک لوقمان سڵاو لێبێ بەڕێستان وەکو هەمووکو پێشمەرگەیەکی دێرین و هەمووکو پەرلەمانتارێک وەموو کادرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و زوتنەوەی گۆڕان و لە لابردنی مەترسیەکان لە ڕوبڕووبوونەوەی پێشهات و مەترسیەکان چۆنە بین وە زەڕورەتی حەزبەکەتان بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان لە چیا بینەوە. سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی کورسات نیوز سڵاو بۆ برای گەورە و بەڕێزم کاسمانبانی مارانی بێگومان ئێمە وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو عوسمان وەکو سەرکردە و پێشمەرگەیەکی دێرین یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لە زەروریەتی ڕاگررتنی سنگ و قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد چونکە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەویان لا ڕوونە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەلوەرجێکدا لەدایک بووە کە قۆناغێکی زەروری بووە بۆ خەباتی ڕزگاری نیشتیمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژیانی لە خۆبردووی شۆڕژێری بە بەخشینی ڕووبارێک لە خوێنی شەهیدەکانی توانی کە کوردستانێکی ئازاد بەراهم بکە یەکێتی لە دامەزراندنیەوە تاکو ئەمڕۆژ یەکێک بەلەو هێزە سیاسیانەی کە لەگەڵ ئەو دروشمانەی کە هەڵی گرتووە ڕازگۆ بووە و یەکێتی هێزێک بووە کە هەمیشە خۆبەخشانە لە پێنەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان کۆشاوە ئەمە وای کردووە کە هەزاران لە تێکۆشەران لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان ببینەوە هاوڵاتیانیش بەرژەوەندی و بەرژەوەندەکانی خۆیان لە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ببینەوە بۆیە ئەم بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دامەزراندنیەوە بۆ خەباتی ڕزگاری نیشتیمانی بەرزی کردەوە بەرنامەیەک بوو کە یەکێتی لەگەڵی ڕازگۆ بوو و خەباتی بۆ کرد و سەرنجام کوردستانێکی ئازادی دەستەبەر کرد لە دوای ئازادی کوردستانیشدا بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بژانەوەی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان وێ ڕای ئەوەی لە دوای پرۆسەی ئازادی عراق کە بەڕێبەرایەتی ڕێبەری مەزنمان سەرۆک مامزەلال و ڕەوانشاد کاک نووشیروان سەرکردایەتی وەفدی هەرێمی کوردستانیان کرد و پێداگریان کرد لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و دوازار بە پێداگری ئەوان تواندران مافەکانی خەڵکی کوردستان لە دەستوری عراقدا جێگیر بکرێن بێگومان بۆ بەرزەستەکردنی ئەم مافانە بۆ جێڕانەوەی ناوچەدا بڕێنراوەکان
بۆ جێڕانەوەی کەرکووچە قودسی کوردستان، بۆ جێڕانەوەی خانەقین و شنگال و هەموو ئەو ناوچانەی کە لە دەرەوەی خانەقین و شنگال هەموو ناوچانەی لە دەرەوەی هەرێمی کوردستانن ضرورە سەنجی یەکێتی نیشتیمانی کوردستان نەک وەک خۆی بمێنێتەوە، بەڵکو ئەبێ قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر بێ و خەڵکی کوردستان متمانی خۆیان بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە یەکێتیە هەرێمی کوردستان لە خەتەر ئەپارێزێ و یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی سەرهەڵدانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بیرمان نەچێ هەرزوو ڕایگەیان کە قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان بەغدایە، ئەو هێزانی کە باوەڕیان وا بوو کە ئەبێ ئێمە گفتوگۆ لەگەڵ بەغدا نەکەین، بەڵکو گفتوگۆی سوودی نیە، ئێمە ناتوانین دەستەبەری مافەکانمان بکەین لە چوارچێوەی بودجەی گشتی عراقدا، بەڵام بە پێداگیری یەکێتی نیشتیمانی کوردستان و بێگومان کەسایەتیەکی دیار و یەشێک لەسەرکردا خۆشەویستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە قوبات تاڵەبانی بوو سەرۆکایەتی شاندی دانوستانکاری هەرێمی کوردستانی گرتە ئەستۆ لە کاتێکدا ئەو بلایانەی کە ئاماژەت پێکرد کە باس لەوە ئەکەن ئەگەر یەکەم نەبن هەرێمی کوردستانەکەوێتە بەرخەتەر ئەسڵان بڕوایان بە گفتوگۆ نەمابوو لەگەڵ بەغدا، بەڵکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری کرد. بێگومان قوبات تاڵەبانی ڕۆڵشی هێزگار گەورەی بینی، قووەت و پشتیوانی سیاسی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیشی لە پشت بوو. ئەو سەروەتە با بڵێین معنەویە گەورەیی کە سەرۆک مامزەلال هەیبوو لە پەیوەندیەکانی لەگەڵ هێزە سیاسی عراقیەکان و ڕۆڵی کاریزمای قوبات تاڵەبانیش وای کرد کە پشتی هەرێم لە بودجەی گشتی عراق جێگیر بێ. من ئەمە بۆ ئەو باسەکەم کە ئەمە نمونەیەکی زۆر زۆر زیندووە و پەیوەندی بەم هەڵبژاردنشمانەوەیە کە ئێمە پێمان وایە قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان بەغدایە و ئێمە توانین لە بەغدا دەستەبەری مافەکانمان کۆچکە دەستورێکەیە لەم دەستورەدا کە خەڵکی کوردستان دەنجی پێداوە و زامنی مافەکانی خەڵکی کوردستانی. بۆیە کاتێک کە ئێمە ئێستا لە بەردەم پرۆسەیەکی هەڵبژاردنداین گرنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانە بدەن بە کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و متمانە بدەن بە یەکێتی بۆ ئەوەی زامنی مافەکانیان بکەن، بۆ ئەوەی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کۆتایی بێ، بۆ ئەوەی شار و گوندەکانمە ئاوادان بکرێنەوە، بۆ ئەوەی وڵاتەکەمان لەو نەهامەتیانەی کە ڕووی تێکردیا ڕزگار. ئەمە لەلایەک لەلایەکی تر بۆ ناوخۆی هەرێمی کوردستانمان بۆ دەستەبەرکردنی زیاتی ئازادی ڕادەربڕین، بۆ پاراستنی هێزە سیاسیەکان، بۆ زامنکردنی دیموکراسی، بۆ ئەوەی بتوانین خەڵک بە ئازادان ڕادەربڕی، ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی سەرەکی بمێنێتەوە بۆ ڕاگررتنی پارسەنجی هێز. ئەمە زۆر زۆر گرنگە. من پێم وایە بەر لە ئێمە بەر لەوەی ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەست بە زەروریەتی بوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن، هێزە سیاسیەکانی تریش کە قەبارەیان بچووکترە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەست بە زەروریەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن. لە ڕابردوشدا ئێمە بینیمان یەکێک لە خەونەکانی قاعیدەی زەماوەری یەکێتی و قاعیدەی زەماوەری بزوتنەوەی گۆڕان ئەوە بوو کە ئێمە لە چوارچێوەی هێزێک بەیەکەوە بتوانین لە چوارچێوەی لیستێک بەیەکەوە بەشداری بکەین و نزیک بینەوەلێک. بێگومان لیست پێکێنانی هاوپەیمانی کوردستان لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان خەون و ئاواتێکی ئەندامان و لایەنگران و هەوادارانی هەردوو حیزب بوو. بۆی ئەمەش خۆی لە خۆیدا ئامانجێکی گەورەیە، هەنگاوێکی گەورەیە. من پێم وایە ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە لە داهاتوودا ئەکرێ هاوپەیمانی کوردستان لە بەغدا ببێتە چەتری کۆکردنەوەی هێزە سیاسیەکانی تریش لە پێناوی پێداگیریکردن بۆ دەستەبەرکردن و زامنکردن و بەرجەستەکردنی ئەو مافە دەستوریانی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان کە لە دەستور جێگیر کراون. بۆیە ئەمڕۆ من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم ڕاستێ تێئەگەن کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا هێزێک ئەتوانێت پارسەنگ لە هەرێمی کوردستان ڕابگرێت یەکێتی نیشتیمانی کوردستانە. هێزێک ئەتوانرێت لە بەغدا زامنی مافەکانمان بکە لیستی هاوپەیمانی کوردستانە. هێزێک ئەتوانێت ببێتە چەتری کۆکردنەوەی سەرجەم هێزە سیاسیەکان بۆ پێداگیریکردن لەسەر زامنکردنی مافەکانی خەڵکی کوردستان، ئەویش لیستی هاوپەیمانی کوردستان و کاندیدانی لیستی هاوپەیمانی کوردستانە کە بێگومان لە داهاتوودا ئەبنە ئەندامی پەرلەمان لە پەرلەمانی عێراق. بەڵێ کاک لوقمان ئەگەڕێمە وڵات سوپاس دەکەم. کا عوسمان لە ئەو بێکەوبوونەوەی یەکێتی و گۆڕان لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستاندا چی زامن دەکات لە چوارچێوەی بەغدادا دەتوانرێت ئەو مافانەی کە هەم لە ڕووی نەتەوەیەوە هەم لە ڕووی بژێوی ژیانی خەڵکەوە تا چەند دەتوانێت دەستەبەری ئەو مافانە بکات؟ دیارە من لێرەوە پیرۆزبایی دەکەم لە هاوپەیمانی کوردستانی کە لە سەرەتاوەدا لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێکاتیە ئەوە هەنگاوی دەستپێکە بۆ کۆکردنەوەی سەرجەم لایەنەکان
لە هێزێکی هاوپەیمانی لەوەی گەورەتر بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە وەکو ئەو دەستکە گوڵەی جەنابی مام جەلال بە میرات بۆ ئێمەی بەجێ هێشتیە ئێمە بێن هەنگاو ئەو دەستکە گوڵا کە لە چەندین ڕنگ و جۆری جیا پێکاتیا فعلەن ئێمە بتانین ئەو دەستکە گوڵا لە ناو پێکاتەی حزبەکان لە بەرەیەکدا جێبەجێیان بکەین بۆ ئەوەی ببینە نوێنەری زۆرینەی خەڵکی کوردستان بە ڕای جیاوازەکانیەوە بەڕاستی ئەو کاتەی ئێمە گەویشتینە ئەو قەنەعاتەی دەبی کاری بەیەکەوە بکەین و پێکەوە لەسەر مافەنەتەوەیەکانمان ڕێک بین کۆک بین ئەو کاتا وەرگرتنی مافەکانمان ئاسانتر دەبی و دوژمنەکانمان زیاتر حسابمان بۆ دەکەن ئێمە باشتر دەتانین بەڕاستی مافەکانمان بەدەست بێنین و قورسایی خۆمان بخەینە بەغدا. ئێستا ئەگەر لە حزبە کوردستانیەکان بە پارتیشەوە ئەگەر ئەوەندە لە ڕوانگەی تەسکی حزبایەتی بیر نەکەنەوە بێن هەمومان بەیەکەوە کار بکەین. خۆ لە عێراق هیچ لیستێک لە لیستی هاوپەیمانی کوردستان گەورەتر نابێ، هیچ لیستێک لە لیستی نەتەوەی کورد گەورەتر نابێ. ئەگەر ئێمە تۆزێک ئەقلیەتە حیزبیەکان بخەینە دواوەی بەرژەوەندێنەتەوەیەکان کەواتە ئێمە مافی میلەتەکەمان بە شێوەیەکی ئاسانتر مسۆگەر دەکەین. بۆیە لێک نزیک بوونەوە هاوپەیمانی و زۆر بەباشی مافەکانمان لە بەغدا بەدەست دێنی و قورساییمان لەوێ زیاتر دەکا و لە ناکۆکەکانمان حسابی باشترمان لۆ دەکەن و دەتانین ژیانی خەڵکی چاک بکەین و ژیانی موچەخۆران و بێکاری لە کوردستان ئەو کاتە دەزانێتانین باشتر لە بەرژۆنی میلەتەکەمان فعلەن هەنگاو بنێن هەم لە ڕووی خزمەتگوزاری هەم لە ڕووی موچەوە ئەو لێبڕینی موچە نێلین شەفافیەت جێبەجێ بکەین بە پێی ئەو دەستورەی کە لە عێراق هەیە خۆشمان دەنگمان بۆ دایە بتانین لە شێوەی وڵاتە پێشکەوتوەکان کە بە شێوەی فیدرالی کار دەکەن و ئەوەندەی ئیلتیزامی دەکەوتە سەر هەرێمی کوردستان جێبەجێ بکە و ئێمەش زەخت دەکەین خۆمان نابی بەڕاستی نابی ئێمە خۆمان لە خاڵەکانی دەستوری بدزینەوە بۆ ئەوەی لەزمە بدەین بە عێراق ئەوانیش خاڵە دەستوریەکان جێبەجێ نەکەن. دەبی ئێمە لەلایەنی خۆمانەوە ئەوەی دەکەوتە سەرمان لە دەستورا جێبەجێ بکەین و هەوڵ بدەین لەگەر لایەنی عێراقیەکانیش مافەکانی خۆمان بە دەستور بسەلمێنین و وەری بگرین دوور لە تند و تیژی و شەڕ و ململانێ بەرکو ئێمە مافەکانمان لە دەستور هاتیە ئەگە هاوپەیمان بین باشتر مافەکانی خۆمان وەردەگری. بەڵێ کا عوسمان بەشێکی زۆر لە سەرکردە و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان باز لەوە دەکەن لە ماوەی ڕابردوودا هەر کاتێک یەکێتی لاواز بوو بێ بەهۆی هەر کێشەیەکەوە بوو یاخود بە هەر هۆکارێکەوە بوو بێت دۆخی هەرێمی کوردستان لاسەنگ بووە. دۆخی هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکان پێویستەکان وەک پێویست نەچوونەتە پێشەوە ئازادی بیرروڕا دموکراسی پاشەکشەی کردەوە لە بەغداش کورد بە ڕێگەی غەڵەتدا ڕۆیشتووە. ئەمە تا چەند هەرچەندە ئێوە فەرماندە و سەرکردەی و حزبن بەڵام تا چەند ئەمە لە ڕابردوودا تحقیقە ینی دروستە بانگەشەیەکی حزبی نیە واگەر یەکێتیەکی بەهێز و تۆکمە هەبێت چی پێشکەشەکە؟ ئەوە ڕوو ناشکرایە خۆ ئەو کاتەی بەڵێ ڕەحمەتی جەنابی مام جەلال کە سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بوو خەرچی کوردستان جێ نەبوو پارەی تێ بکە. چێ لێرە بەڕاستی چێ هەیە مەزرعی نەبووبی چێ هەیە سیارەی باشی نەکڕیبی و خەڵک ژگەل لە های لایڤ لە کوردستان دەژیا تا یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی کۆچکردووی لە بەغدا بوو کەس مشکلەی پارەی نەبوو لە کوردستان. ئەو جاوە بۆ حزبەکەش ڕاستە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان سقلی هەبی خەرچی کوردستان
دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێک هاتووە فعلەن ئەو مەسەلەیەک خەباتی بۆ دەکرێت بۆی بگەڕێتەوە بۆ ئەوەی فعلەن ژیانی خەرک چاک بکرێ موچەی خەرک چاک بکرێ فرۆشتنی نەفت شەفاف بکرێ و ئێمەش پێمان وایە ئێستا لە دوای تاقیکردنەوەی چەندین ساڵ حکمڕانی لە کوردستان ئێستا میلەتەکەمان گەیشتە ئەو قەنەعاتەی کە وەرگرتنی مافەکانی ئێمە دانووسانمان لە بەغدایە مافی ئێمە لە بەغدا وەرەگیرێ لە تورکیا و ئەنقەرە و ئێران وەرناگیرێ بۆیە ئێمە نابی خۆر لە چاوی میلەتەکەی خۆمان بکەین دەبی زۆر بە ڕاشکاوی پێیان برین مافەکانی مە لە بەغدایە لە دەستوری هەمیشەی عێراق سەلمێنراوە و ئێمە ئەگەر دەسەڵاتمان هەبی و خەرک دەنگمان بداتێ فعلەن مافەکانی خەرک بەپێی دەستور دەجێڕینەوە وەشان بەشانی مافەنەتەوەیەکانمان و مافە ئیداری و مافە یاساییەکانیان و لە دەستوری عێراق بۆ دەجێڕینەوە ئەوە معلومە خۆ ئەوەی مەسلەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە ئیسپاتی ئەوەیە لە کاتێکدا لە کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژێکا دروست بووە دروستکەی هیوا لە کوردستان نەمابوو شۆڕشی ئەیلول هەرەسی هێنابوو ئەو کاتە سەنگەرەکانی کوردستان هەموو چۆل کرابوون یەکێتی لەو کاتە دروست بوو سەنگەرەکانی ئاوەدان کراوە سەنگەرە چۆل کراوەکانی ئاوەدان کردەوە خۆشتان دەزانن ئێستاژ یەکێتی بەهێز بیتەوە وەزعی کوردستان باش دەبی و مافەکانمان لە بەغدا باشتر بەدەست دێ و هەوڵ دەدەین فعلەن لە بەغدا سوقڵمان هەبی تەواجودمان هەبی لە سەمێزی وتوێژ دابنیشین بۆەوە دەستێنانی مافەکانمان و ئەمە دیسان بە خەرک دەرێن حەقی ئێوە مافی ئێوە نە لە ئەنقەرەیە نە لە تارانە بەرکو تەنها و تەنها مافی میلەتی ئێمە لە بەغدایە و هەر لە بەغدایە و هەر لە بەغداش دەبێت و دەبی لە بەغدا وەری بگری بەڵێ کا عوسمان لە پێشهاتەکاندا کە بەڕێزت گوتت کە کاتێک سەنگەرەکان چۆڵ بوون یەکێتی بوو کە بوو بە تروسکەی هیوا و بۆ خەڵکی کوردستان و بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان ئێستا ئەگەرێکی زۆر هەیە کۆمەڵی پێشهاتی تری سەربازی و ئاڵۆزی ڕووکەنەوە عێراق وەرێمی کوردستان یەکێتێکی بەهێز و یەکێتێک بە سوقل و قورسایەک و خۆ جەنابەت ئاماژەت پێ کرد چەند گرینگە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە قەوارەی هەرێمی کوردستان بپارێزۆک و ئێوە هەمیشە بە حزبەکەتان ئەڵێن کە حەزبی شەهیدانەوە ڕووبارێک خوێنتان لە پێناو پاراستنی هەرێمی کوردستان و مافەکانی گەلی کوردستان دابەخشیوە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزبی هەرگیز لە کوردستان شەڕ ڕوو ناداتەوە یەکێتی دەتوانی کۆنتترۆلی بکە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بەهێزبی خەڵکی کوردستان بە ئارامی بە دێموکراسی بە ئازادی دەژی و ئێستاش خۆتان دەزانن لە هەر کاتێک لە کوردستان هەر کەس و لایەنێک کە لەسەر بیرروڕای سیاسی لەسەر ئازادی ڕادەربڕین تەنگاو کرابی لە سنووری دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی گرتەوە ئەوە معلومە خۆ هەموو کەڕگەوە دەزانی و کەس لەژێر دەسەڵاتی یەکێتی لەسەر ئازادی ڕادەربڕین لەسەر بۆچوونی سیاسی قەت زیندان نەکرایە و قەت زیندانی نەکرایەوە و حکمی چەندین ساڵەی بەسەر دانەسە پێندرایە معلوم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بەهێزبی و ئەوەی نارێم ئەگەلایەنێک دژمنی کوردستان بینتە کوردستان ناچار یەکێتی ناچار بکا بەرگری لە خۆی بکە دەنە بەبێ هاتنی هێزی بیانی لۆ کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی هەبی ئەمن و ئارامی لە کوردستان جێبەجێ دەکرێت و پەیتا شەڕی خۆکوژی جارە چیتکە دروست نابێتەوە. بەڵێ کا عوسمانە گەڕێمە وڵات کاک لوقمان بۆ گەنج بۆ مافەکانی خەڵک لەمەوەی ڕابردوودا خەڵک بە کۆمەڵی قەیرانی جۆرا و جۆردا تێپەڕ بووە ژیانی خەڵک ناخۆش بووە دۆخێکی ناهەموار ڕووی کردو هەرێمی کوردستان ڕۆڵی یەکێتی چی بووە ینی تاکو ئێستا ئێوە بۆ نمونە بەڕێزت کە سەرپەرشتیاری دەڤەرێکی تێکۆشەری وەکو باڵەکایەتی لەوێ لەگەڵ هەواڵەکانت کارەکەن ینی ئەتوانن چی لە ڕابردوو بڵێن لە ڕابردووی نزیکدا بۆی لە داهاتوودا خەڵک متمانەتان پێ بکات بێگومان ڕوونە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە ئەمڕۆ
ئەو گۆڕانکاریانێک کە لە مدەی ڕابرد لەسەر گۆڕەپانی سیاسی لە عراق و لە هەرێمی کوردستانیش ڕوویاندا و ئەو قەیران و ئالنگاریانی کە ڕوون بەڕووی هەرێمی کوردستان بوونەوە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوونە کە گەڕوانین یەکێتی نیشتیمانی کوردستان بە چ شێوازێک بۆ چارەسەرکردن ئەمانە ئەم هەڵبژاردنە بۆ عێراقا و بۆ دیاریکردنیانمانە بۆ پەرلەمانی عێراقی بۆ ئەوی داکۆچی لە مافە دەستوریەکانمان بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتەکەی ڕوون و وازە وێ ڕای کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان تێئەکۆشێ بۆ زامنکردنی زیاتری دیموکراسی زامنکردنی زیاتری ئازادی ڕابدەربڕین بۆ چالاکوانانی مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆژنامەنووسان و فەراهەمکردنی ژیانی شایستە بۆیان و بۆ کۆتایی هێنان بە قەیرانی دارایی و ریفۆرم لە بوارەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و بۆ زیاتر فەراهەمکردنی ئازادی سیاسی بۆ هێزە سیاسیەکانی تر لە هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتەکە هەروەک دەی بەڕێزم کە عوسمانیش باسی کردکە نمونەمان ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی تەواوی بە ئازادی ڕادەربڕین و کاری سیاسی هەیە و لە مێژووی خۆیدا هیچ کەسێکی لەسەر بیرۆڕای سیاسی ڕاپێکی زیندان نەکردووە و دەسەڵات بە شێوازێک بەکار ناهێنێ بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی دەستەبەرکردنی مافەکانیش بڕوای تەواوی بەوەیە کە ئێمە ئەتوانین زامنی مافەکانمان لە بەغداوە بکەین پێمان وایە پەیوەندی باشەکانمان لەگەڵ حکوومەتی فیدراڵی زامنی دەستەبەری مافەکانمانەکە بە تایبەت بۆ کۆتایی هێنان بە قەیرانی دارایی بۆ زامنکردنی موچەی موچەخۆران و بۆ دانەوەی پاشەکەوتیان و بۆ بوژانەوەی ئابووری لە هەرێمی کوردستان و بوژانەوەی ژێرخانی ئابووری و بۆ زیادکردنی ئاوەدانکردنەوەی شار و شارۆچکان و فرساندنی فرسەتی کار بۆ گەنجان و لاوانی وڵاتەکەمان بۆیە ئەم هاوڵاتیانەی کە خولیای ئەم ئاوات و ئامانجانن بێگومان لە چوارچێوەی لیستی هاوپەیمانی و لە چوارچێوەی با بڵین استراتیجیەتی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیەوە بۆیە ئێمە داوا ئەکەین لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە پشتیوانی لە لیستی هاوپەیمانی و کاندیدانی لیستی هاوپەیمانی بکەن چونکە لیستی هاوپەیمانی هەموو ئەو خەتەرانی کە لەسەر هەرێمی کوردستانە ئێڕەوێنێتەوە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی سیاسی کاریگەر لە گۆڕەپانی سیاسیدا ڕۆڵی هەیە ڕۆڵی زیاتری پێ بدرێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە کە ڕێگە نادا تەدەخولاتی ئیقلیمی لەناو هەرێمی کوردستان بکە ڕێگە نادا لەشکری بێگانە تەدەخولی هەرێمی کوردستان بکە و هێرش بکاتە سەر خاچی هەرێمی کوردستان ئەمە لەسەر ئاستی ئیقلیمی لەسەر ئاستی نێودەوڵەتی یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی تەواوی بە بوونی پەیوەندیەکی ڕاست و دروست هەیە لەسەر بنەمای هاوکاریکردن بە تایبەت لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەت داعش و لەسەر ئاستی عراقیش پێمان وایە ئەبێ باشترین پەیوەندیمان لەگەڵ هێزە سیاسی عراقیەکان هەبێ لەسەر بنەمای هاوسەنجی و لەسەر بنەمای زامنکردنی مافە دەستوریەکانمان بۆیە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین ئەوانەی کە ئەیانوی ئەم مافانە کە تەواوی مافەکان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زامن بکرێت کوردستانێک خەتەری لەسەر نەبێت خەتەری هێرشی دەرودراوسەکانی لەسەر نەبێ قوارەی سیاسی هەرێمی کوردستان پارێزراو بێ ئازادی ڕادەربڕین زیاتر بەردەستە بێ ڕۆژنامەنووسان ڕاپێچی زیندان نەکرێن بە ناحەق حکمیان بەسەردان نەسەپێندرێت و نان و ئازادی بۆ ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی دەستەبەر بکرێ و کۆتایی بە قەیرانی دارایی بهێنرێت و هاوڵاتیان و موچەخۆران خەتەری بڕینی موچیان لەسەر نەبێت ئەمە لیستی هاوپەیمانی کوردستانە کە زامنی ئەم مافانە ئەکا و بڕوای وایە کە ئێمە ئەبێ پەیوەندیەکی ڕاست و دووستمان لەسەر بنەمای شەراکەتێکی ڕاستەقینە لەگەڵ حکوومەتی فیدراڵی هەبێ بۆ ئەو مافانەی کە خۆمان شەڕمان لەسەر کردووە و لە دەستوری عێراقدا جێگیرمان کردووە بتوانین لە ڕێگای نوێنەرەکانمانەوە ئەم مافانە بەرجەستە بکەین و کوردستان ئاوەدانتر بکرێتەوە ڕۆژەی خزمەتگوزاری بگەڕێتەوە گوندولادەکان ببوژێنەوە و با بڵین کارگەی گەورە گەورە دابمەزرێ فرسەتی کار زیاتر دروست بکرێ کەرتی کشت و کاڵ ببوژێتەوە و با بڵین وڵاتەکەمان وڵاتێکی خوا نیشتیمان وڵاتێکی یەجگار جوانی پێبەخشیوین سەرچاوی ئاوی سازگارمان هەیە ئەکرێ بکرێتە سەرچاوەیەش بۆ گەشت و گوزار هاوڵاتیان لە خوارو و ناوەڕاستی عراق ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و فرسەتی کار لەم ناوچەیە با بڵین زیاتر دەستەبەر لە ڕابردووشدا بینیمە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە سەنگەری داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان بووە وەکو برای بەڕێزم کاسمان باسی کرد
ئەو زەمەنەی کە سەرۆک مامزەلات سەرۆک کۆماری عێراق بوو ئاراستەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە ئاستێکی باش بوون پەیوەندی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هێزە سیاسی عێراقەکان باش بوو ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان ئەو ناو ئەو شوێنە بوو کە حکوومەتی عێراقی لێ تەشکیلەکرا هەرێمی کوردستان ڕۆڵێکی یەجگار گەورەتری پێ با بڵێن ئەبینی لەسەر گۆڕەپانی سیاسی عێراقدا هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی نەبووە هەرێمی کوردستان گرفتی بڕینی بودجەی لەسەر نەبوو و 2 ساڵی حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان گەواهیدەری ئەو ڕاستیە یەکێتی بۆ فراهەمکردنی ژیانێکی شایستە و شەرەفمەندانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێ ئەکۆشێ و ئەگەر فرسەتی دەسەڵاتی بدرێتێ ئەکید یەکێتی ئەو سەنگەرە بە قووەتەیە کە هەمیشە سەنگەری داکۆچیکردنە لە مافەکان و خواستەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە گرنگە دەنگ بە لیستی هاوپەیمان و کاندیدانی لیستی هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ستنەوە گۆڕان. بەڵێ کاک لوقمان دەڤەری باڵەکایەتی کە لە قەزای چۆمان و ناحێ حاجی ئۆمەران و گەڵاڵە و قەسرێ و دەوروبەری پێکاتوە میشە ئێوە پێتان وایە زۆنێکی سەوزە بۆیەوە لەبەرەوەی فەرماندە و تێکۆشەری گەورەتان لەوێ مەسەلەن شەهید بۆ لە ناوچە جیاجیەکانی کوردستان لە ڕیزی یەکێتیدا ینی جم و جۆڵ و حەماسی جەماوەر لەو دەڤەرە کە ئێوە بە زۆنی سەوز ناوی دەبن چۆنە بۆ لیستی هاوپەیمانی کوردستان و بۆ کاندیداکانی یەکێتی و گۆڕان باڵەکایەتی و یەکێتی و باڵەکایەتی دوانەیەکی لێکدانەبراون یەکێتی ئەو باڵەکایەتی ئەو ناوچەیە کە شاخسەر بەرزەکانیدا جاڵی شۆڕشی نوێدرایە لە باڵەکایەتی ڕووباری خوێن لە پێناوی ڕزگاری خەڵکی کوردستان و وەلە یەکێتی نیشتیمانی کوردستان درراوە بۆیە تێکۆشەرانی باڵەکایەتی گەنجان لاوان ژنان پێشمەرگە دێرینەکان ڕێخستنە دێرینەکان ئەمڕۆ بە بەو پەڕی لە خۆبردوویەوە کار ئەکەن و بەڵێن ئەدەن بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئاڵا سەوزەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمڕۆژ لیستی هاوپەیمانی وەکو چۆن لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بە شەکاوەی لەم ناوچەیە هێشتراوەتەوە بە هەمان شێوە لەم ناوچەیە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتن وەدەستبێنێ چونکە هاوڵاتیانی ئەم ناوچەیە مێژوویەکی دوور و درێژیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە هەرچەندە ئەم ناوچەیە بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا لە بەرامبەر قوربانیدان لە بەرامبەر تێکۆشانی ئەم ناوچەیە نەتوانراوە لە ئاستی پێویستدا خزمەتگوزاری پێشکەش بکرێت و ئەم ناوچەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە با بڵێ دەتوانم بڵێم ناوچەیەکە کە قەدرێکی زۆری لێکراوە بەراورد بە قوربانیدان و قەبات و تێکۆشانی ئاوڕی لێ نەدراوەتەوە بۆیە ئێمە لەم ناوچەیەدا هەمیشە پشتیوانی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڵاتیانی ئەم ناوچەیە بە تامەزرەوە چاوەڕوان ئەکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان حکومڕانی ئەم ناوچەیە بکە بۆ ئەوەی ئەو غەدر و غوبنەی لە ساڵانی ڕابردوودا لەسەر هاوڵاتیانی ئەم ناوچەیە بووە ئەم غەدر و غوبنەیان لەسەر لابچێ و ئەم هاوڵاتیانە نیگەرانن لەوەی کە ناوچەکەیان لە ئاستی قوربانیدان ئاوڕی لێ دەدراوەتەوە ئێمەش لە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەنگەری داوا و داخوازیەکانی هاوڵاتیانی ئەم ناوچەیە ئەبین و هاوڵاتیانی ئەم ناوچەیە یەکێتی بە مڵکی خۆیان نەزانن و خۆیان بە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان نەزانن بۆیە ئێمە ئەڵێن یەکێتی و باڵەکایەتی و یەکێتی دوانەیەکی لێدانەڕاون و لێکزیان ناکرێنەوە. بەڵێ سوپاسەکەم کا عوسمان بە هەمان شێوەی باڵەکایەتی هەولێر و دەشتی قەراج و کەندێناوە و منتیقەی مەخمور و تەنانەت دەشتی کۆیە و ئەوانە فەرماندە و سەرکردە و تێکۆشەری گەورەتان لە ڕیزەکانی یەکێتیدا شەهید بووە. ئێستا حەماس و جموجۆڵی و ڕەتفعلی جەماوەری هەولێر و پارێزگای هەولێر بۆ لیستی هاوپەیمانی کوردستان و بە تایبەتیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە چ ئاستێکدا بۆ حکومەی کە بەڕێزت سەرپەرشتی یان محوەرێکی هەڵبژاردن دەکەی لەوێ؟ وەڵا خەرچی هەولێر تا حدێکی باشە بەڵام ناتوانین برێن زۆر باشە لەبەر ئەوەی خەرچی هەولێر یەکێتیەکان لە دوو لاوە دەسەوسێنەوەگە خەرچی هەولێر بەگشتی لە لای خزمەتگوزاری و ناڕازی بوون بە شێوەی حکومڕانی لە کوردستان بسەوسێنەوە یەکێتیەکان هەم لە ڕووی سیاسی دەسەوسێنەوە هەم لە ڕووی ئیداری دەسەوسێنەوە یەکێتیەکان فعلەن
پێیان وایە خەرچێک لە هەولێر حکومڕانی دەکان نامۆیە بە هەولێر. لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەور و قورسایی لە ئێستا گەورەتری هەبوو لە هەولێر، کوڕانی هەولێر ڕابەرایەتی بەڕێوەبردننی ئیدارەیان دەکرد لەو شارە. بەرام خۆتان دەزانن لە سیویەکی ئابدا بە هاوکاری کۆماندۆکانی عێراق یەکێتی لەو شارە دەرکرا و بە پشتیوانی دوژمنانی گەلی کورد هێزەکانی یەکێتی لە هەولێر دوورخرانەوە. ئەوە وای کرد وردە وردە قورسایی یەکێتی بەهۆی هێزی بێگانەوە بەهۆی هێزی دوژمنانی گەلی کوردەوە و لە هەولێر داببڕێنن. لەو کاتەوە خەرکی هەولێر فعلەن زۆر دەچەوسێنەوە، بە تایبەتی یەکێتەکان زۆر غەدریان لێ دەکرێ. بەڵام تا ئێستا قارەمانانە خۆیان ڕاگرتیە قەنەعاتان هەبی و دەسەڵاتی ئێستای هەولێر پێی وایە ئەوەی یەکێتی بی مافی ژیانی نییە. پرۆژێ ناتوانانی پرۆژەیەک بکە، ناتوانانی کاسبی بکە. ئەگە سایەق تەکسیش بی تەسکەی ڕێکخراو نینی نالن بە تەکسیش ئیشێ بکە. بۆیە دەستیان خستۆتە ناو مەعیدەی یەکێتیەکان وا کوشتیتیان خەریکە لە برسانیان بکوژن و دەسەڵاتی ئێستا لە هەولێر بەڕاستی غەدرێکی زۆر گەورە لە یەکێتیەکان دەکا و لەسگەر ئەوەشا یەکێتیەکان لەگەر ئەو هەموو زولم و زۆرەی کە لە هەولێر بەرامبەریان دەکرێت تا ئێستا لەگەر ئەوەی نیگەران بوون بەرام ڕۆژ بە ڕۆژ باشتر دێنە مەیدان و ئێستا ماڵ بە ماڵ و کۆران بە کۆران دەگەڕێن بۆ کۆکردنەوەی دەنگ بۆ لیستی هاوپەیمانی کوردستان، چونکە دەزانن تاکە تروسکایی دموکراتی، تاکە تروسکایی ئازادی، تاکە تروسکایی ئەگەر مافەکانی گەلی کورد بەدەست بێنی و تاکە هێز کە بتانی لایەنەکانی بێگانە لە کوردستان وە دەرنێ تەنها و تەنها هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆیە لەسەر ئەو ئەساسا ڕۆشنبیرانی گەلی کورد ئەگەر لەلایەنی تریش بی دەنگ دەدەن بە یەکێتی یان دەدەن بە هاوپەیمانی کوردستان بۆ ئەوەی لەو بوارانەدا بتانی خزمەت بەگەلەکەمان. بەڵێ لە ڕێگەی وەکو دواپرسیار یاخۆ وەکو دوا دەرفەت کاک عوسمان لە ڕێگەی شاشی کورسات نیوزەوە پەیامت بۆ خەڵکی هەولێر بەگشتی لە حاجی ئۆمەرانەوە تا دەگاتە دوا خاڵیان دوا گوندی دەشتی هەولێر چییە؟ من لە حاجی ئۆمەرانەوە تا مەخمور سلااو و ڕێزی بێپەیانم هەیە بۆ خەرکی کوردستان بەگشتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی. من زۆر داوای لێبوردنیان لێ دەکەم کە ئێمە نەمانتوانیوە وەکو پێویستە لە قۆناغە جیاجیاکان بتانین خزمەتی خەرکی بەژمەینەتی کوردستان بەگشتی و پارێزگای هەولێر بە تایبەتی بکەین. ئەویش خۆیان دەزانن، خەرکی کوردستان باش دەزانن ئێمە کە ڕوبەڕووی لە دوای گەڕانەوەمان لە 91دا ڕوبەڕووی چەندین شەڕی نابەرامبەری ئەقلیمی بووینەتەوە، چ لەگە دەوڵەتی تورک، چ لەگە دەوڵەتی ئێران، چ لەگە دەوڵەتی عێراق. ئەو هێزانە هەمویان خۆیان بە هێزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان تاقی کردوتەوە. ئەو هێزانەش خۆتان دەزانن هێزی نظامینە و زۆر لە یەکێتی بەهێزترن و ئەو هێزانە وایان کردیە فعلەن هاوسەنگی هێز لە کوردستان گۆڕانی بەسەدا بێ بەهۆی ئەو زەختە زۆرەی، بەهۆی فشاری ئەو هێزە نەیاران و دژمنانەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە ناوچەکان دوورخراینەوە و دەسەڵاتەکانمان بە بێگانە لەدەست وەرگیرایەوە. بۆیە نەمانتوانیە خزمەتی خەرکی هەولێر بکەین. ئێمە وعدیان پێدەدەین و یەکێتی هەر یەکێتەکەی جارانە و هەر کاتێک ئێوە بتانن بە دەنگەکانی خۆتان هێز بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بجێڕنەوە و هاوسەنگی هێز بگەڕێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر وەکو جاری جاران ڕسەشچێن دەبی، هەم لە بەڕێوەبردننی ئیدارە، هەم لە پێداگری لەسەر مافەنەتەوەیەکانمان، هەم لە ڕووی خزمەتگوزاری و چاکردنی موچە و هیوادارم خەرکی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر لەگە یەکێتی ئاژ بیتەوە
وەچی تر بە دەنگەکانیان ئیتقام لە یەکێتی نەکەنەوە زجیان بە یەکێتی بسووتێ یەکێتی هێزی تورک هێزی سەددام حوسێن هێزی ئێران لە کوردستان دووری خستەوە لە جەماوەرەکەی خۆی دوور خستەوە دەنا هیچ هێزێکی تکە نییە بتانی یەکێتی لە جەماوەری هەولێر دوور بێختەوە خۆتان دەزانن هێزی دوژمن یەکێتی لە هەولێر دووریە خستەوە و بە دەنگەکانتان هیوادارم جارێکی دی یەکێتی بجێڕنەوە و بۆ یەکێتی خزمەتتان بکا و دێموکراسیەت بجێڕتەوە. بەڵێ سوپاس کاک عوسمان. کاک لوقمان دوا پەیامی بەڕێستان سوپاس دەکەم. دوا پەیاممان ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشتیوانی لە لیستی هاوپەیمانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕان بکەن چونکە ئەم لیستە زامنی مافەکانیانەکە لە سای ئەم لیستە ئەتوانن ژیانێکی سەربەرزانە و ژیانێکی ئازادانە لە هەرێمی کوردستان باڵێن بەدەست بێنن و ئەم لیستە ئەتوانێت هاوسەنجی هێز لە هەرێمی کوردستان بگەڕێتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستانە بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان بڵێن نە بەڵام نەئێکی کاریگەر و مؤسیر بۆیە چاوەڕوانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانە بە کاندیدان و لیستی هاوپەیمانی کوردستان. سوپاس بۆ بەڕێز لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان. هەروەها سوپاس بۆ بەڕێز سەرکردە و تێکۆشەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز عوسمان بانی مارانی. سوپاس بۆ هەردوو میوانی عزیزم. عزیزان لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ مولایەکتان خواتان لەگەڵ.